لە یەکێک لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی خوار 19 ساڵانی عێراق و لە کۆمەڵەی باکوور هەولێر لەسەر یاریگای دۆمی پێشوازی لە زاخۆ کرد. هەرزوو لە خولەکی 5 هێژا خۆشناو بە گۆڵ یەکەم خاوەن ماڵی لە یاریەکە پێشخست. لە خولەکی 4دا سەعدوڵڵا ماهیر ئەنجامەکەی بۆ زاخۆ یەکسان کردەوە. لە خولەکی 19 ناوبژوان لێدانێکی سزای بۆ لاوەکانی زاخۆ ژمار کرد. مەسعود عومەر توانی بە گۆڵی دۆم تیپەکەی پێش بخات. لە نیوەی دۆم و دوای بەشداریکردنی بە شێوەی یەدەک ئاکام ئارام لە خولەکی 72 گۆڵی دۆم و یەکسانی بۆ هەولێر تۆمار کردەوە. لە خولەکی 84 هەمان یاریزان گۆڵی دۆمی خۆی و سێەمی تیپەکەی تۆمار کرد و لاوەکانی هەولێری بە گۆڵی سێم پێشخست. یاریەکەش بە 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سوودی تیپی خوار 19 ساڵانی هەولێر کۆتایی هات. الحەمدوللا هەمووی فەزلی خۆی گەورەیە. دەتوان برێمە لە هەردوو گێمدا یاریش زۆر باشمان کرد، بەڵام زاخۆ لە دوو هێرشدا توانی 2 گۆڵ تۆمارکەن لە گەیم یەکەمدا، ئەویش بە هەڵی خۆمان بوو، بەڵام توانیمان لە گەیمی دووەمدا پلانەکانی ڕاهێنەر کە پێی گوتین جێبەجێ بکەین و گەڕاینەوە سەر ئەو ڕێچکەی کە چەند یاریمان تێدا کرد. الحەمدوللا توانیمان بگەڕێنەوە سێ خاڵ یاریەکە بەهەست بینین. سێ خاڵی ئەو یاریە بۆ ئێمە زۆر پێویست بۆ ئەوی بتوانین باسانی بچین بۆ قۆناغی داهاتوو و یعنی بەڕاستی هەستێش زۆر خۆشەکە بتوانم یانەکەم کردە براوە بە 2 گۆڵ. الحەمدوللا دووبارە فەزلی خۆی گەورەیە. الحەمدوللا تاپکۆنی واسانە هەمی تشتێ تێدا هەی. الحەمدوللا گۆڵای گلماکردن هەربیر مەشیام بین سەروازەی لعبی فما 2 گۆڵ کردن. الحەمدوللا شاوتێکی بەرژەندی مادا خلاص شاوتە دوی تاپکۆنی هەموو هەر چی تواسابێ. ڕاستیش حەکەمی زۆر تەسیرە خەڵ سەرمە هەبوو، خاص لایمانی ڕاستی. تیپی لاوانیانی هەولێر هەر لە پێشەنجی کۆمەڵەکەیەتی لە 8 یاری خاوەنی 7 سەرکەوتن و یەکسانیەکە و 22 خاڵی هەیە. زاخۆش بە 8 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی پێنجەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.